سەنعەت و تجارەتی ئەزاداری لە سەردەمی کۆرۆنادا. نەخۆشی کۆرۆنا بۆ جارێکی دیکە نیشانیدا کە گیان و سڵامەتی خەڵک بۆ حکوومەتی ئیسلامی هیچ بایەخێکی نییە. ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە چاو زۆربەی وڵاتانی جیهان خاوەن خواردترین ستانداردا لە بواری بەرەنگاربوونەوە لەگەڵ ڤیرۆسی کۆرۆنا و پاراستنی تەندروستی خەڵک. لە زۆربەی وڵاتانی جیهان لە ڕێگەی پەیڕەوکردنی مەودادانانی کۆمەڵایەتی، لێدانی ماسک، تێستی بەرین و خێرای خەڵک، گەندوەرکردنی بەردەوامی ئامرازەکانی گواستنەوەی گشتی، پاک و خاوێنی کەسی، قەرەنتینەی بەربڵاوی بەشێکی بەرین لە خەڵک، هاوئاهەنگی لەگەڵ بڕیار و پێشنیاری ناوەندەکانی تەندروستی و زانستی جیهان و بەتایبەت واکسیناسیۆنی بەشێکی بەرین لە خەڵک، تەرخانکردنی بودجە و ئیمکاناتی زیاتر بۆ پێشگیری، بارهێنان و بەرپرسیارەتی وەخۆگرتنی خەڵک بەرامبەر بە پەتای کۆرۆنا، کڕینی بەرینی واکسنی ستاندارد و کاریگەر توانیان ئاماری تەلەفاتی ڤیرۆسی کۆرۆنا بە کەمترین ئاست بگەێنن. بەڵام کۆماری ئیسلامی بە ئەنقاست بە پێچەوانەی ڕێنوێنیە پزیشکی و زانستیەکان هەنگاوی هەڵگرت. سەرانی ڕژیم بۆ ماوەیەکی زۆر دەستیاندایە حاشالێکردن و شاردنەوەی ئاماری مەرگی کۆرۆنا تا هەڵبژاردنە کەم ڕۆنەقەکەیان تەعتیل نەبێت. لاچوونی فڕۆکەکان بۆ وڵاتی چین لەو پەڕی بڵاوبوونەوەی کۆرۆنادا ڕێگریان نەکرد. لە مزگەوت و ناوەندە مەسەبیەکان دەستیاندایە کۆبوونەوە و بەڕێوەبردنی ڕێوڕسمی ئاشورا و تاسوعا. قەرەنتینەی بەرینی خەڵک لەو ناوچانەی کە کۆرۆنا پەرەی سند بوو نەخرایە دەستوری کارەوە و لە هاتنی واکسێنە بەناوبانگ و مۆعتەبەرە جیهانیەکان بۆ ئێران بە بیانووی دژایەتی لەگەڵ ڕۆژئاوا ڕێگری کرا. تەنانەت لە بەراورد لەگەڵ وڵاتێکی وەک عەرەبستان کە ڕێوەڕسمی حەجی ساڵانەی بە خاتری کۆرۆنا تەعتیل کرد، ڕژیمی ئیسلامی حازر نەبوو ڕێوەڕسمی مانگی موحەڕەم و باقی کۆبوونەوە مەسەبیەکان بە شێوەی کاتی ڕابگرێت. بە بیانووی بەرهەمهێنانی ڤاکسنی ناوخۆیی خەڵکیان لە چاوەڕوانیدا ڕاگرت و بێجگە لە گاڵتەجاری دەستگای ڤیرۆسیابی سپا واکسنی بەرەکەتیان دروست کرد کە لەلایەن هیچ ناوەندێکی گرنگی دەرمانی و تەندروستی جیهانیەوە تایید نەکراوە و لە هیچ بڵاوکراوە و جۆرناڵێکی مۆعتەبەری زانستیدا زانیاریەک سەبارەت بەم ڤاکسێنە بەدی ناکرێت. بە لەبەرچاوگرتنی دوایین ئامارەکانی ئێستا سەبارەت بە نەخۆشی کۆرۆنا لە ئێران کە بە هیچ شێوەیەک جێگای متمانە نین، پتر لە 100,000 کەس گیانیان لەدەستداوە و 4 ملیۆن کەسیش تووشی ئەم نەخۆشیە بوون. کەمبوونی دەرمان، نەبوونی تەختی نەخۆشخانە، کەمبوونی ژمارەی پەرستار و دکتۆر ئێرانی بەرەو تەعتیلی و قەیران بردووە. کارگەیشتوەتە جێگایەکە حکوومەت توانای دابینکردنی کفن و دفنی نەخۆشەکانی نییە. لە ئێستادا 359 شارستان لە بارودۆخی سوور، 59 شارستان لە بارودۆخی نارنجی و 30 شارستان لە بارودۆخی زەرددان. حکوومەتی ئیسلامی لە هەلومەرجێکدا کە توانای دابینکردنی تابوت و ناشتنی نەخۆشانی کۆرۆنایی نییە، ملیاردها دۆلار بۆ سەرکوت لە ناوخۆی ئێران و ناردنی تێرۆریسم بۆ دەرەوەی وڵات هەزینە دەکات. حاکمانی ئێران تۆڕی بەرینی ئاخووندە گرنگ و سەرەکیەکانی ڕژیم، فەرماندەکان و ڕێبەری هێزە نظامی و ئەمنیەکان و ئاغازادەکان خۆیان باشترین کەرەستەی پزیشکی و دەرمانیان لە ئیختیاردایە و تەنانەت بەدەگمەن هەواڵی مەرگی ئاخووندێکی 90 تا 100 ساڵە بەهۆی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا دەبیستین. ئەوەش لە حاڵکدایە کە ڕێژەی گیانە دەستانی خەڵکی ئاسایی بە تەمەنی 30 تا 50 ساڵ کە ڤاکسینی بەرەکەتی حکوومەتیان وەشاندووە چەند بەرابەر بووە. ئەوەی کە زیاتر لە هەموو فاکتۆرەکانی دیکە ڕێژەی مەرگی ڤیرۆسی کۆرۆنای بردەسەر، نابەرپرسبوونی دەستگای مەسەبی و ئیمام جومعە و مزگەوتەکان، ڕۆڵی خراپکارانەی ئاخووندەکان لە تەعتیل نەکردنی تجارەتی ئەزاداریدا بوو کە لە ناوەندە سربەستراوەکان و یان لەسەر شەقامەکان هەزاران کەسیان بانگەشەی کۆبوونەوە و سینەزەنی دەکرد. هەیئەتەکانی ئەزاداری و نۆحەخوێنی کە بە هاندانی ڕاستەوخۆی ئەلی خامنەیی و ئاخووندە سەرەکیەکانی ڕژیم بەڕێوە دەچوون، یەکێک لە هۆکارە جدیەکانی بڵاوبوونەوەی بەرینی ڤیرۆسی کۆرۆنا لە ئێرانە. مەداحانی مەسەبی کە سەر بە دەستگا ئەمنیەکان و باندی خامنەئین
بە یارمەتی سدا و سیمای کۆماری ئیسلامی هەوڵیاندا ژمارەیەکی هەرچی زیاتر لە خەڵک بەرەو ڕێوڕسمی ئازاداری ڕاکێشن و بەکردەوە لە بڵاوبوونەوەی بەرینی ڤیرۆسی کۆڕۆنا و ڕێژەی باڵای مەرگی هاوڵاتیاندا ڕۆڵێکی چالاک و جددیان بینیوە. بەڵام ڕژیم بەوەش ڕازی نەبووە و بە شێوەی جۆراوجۆر لە هەوڵی ناردنی مەداح ئاخوند و نۆحەخوێن بۆ وڵاتانی دەوروبەر و شوێنەکانی دیکەی جیهاندا بووە و باڵوێزخانە و کنسولخانەکانی دەرەوەی وڵاتی خۆی کردووەتە ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی ڤیرۆسی کۆڕۆنا لە وڵاتانی دیکە. بێجگە لە بێکەفایەتی حاکمانی ئیسلامی ئێران نابەرپرسبوونی بەشێک لە خەڵک کەسە ڕای ئاگاداربوون لە پێویستی پەیڕەوکردنی مەودادانانی کۆمەڵایەتی لە ڕێوەڕسمی مەسهەبی و لە زەماوەند و باقی کۆبوونەوەکانی دیکەدا بەشداری دەکەن بەداخەوە ئاماری قوربانیانی بردووەتە سەرێ. لە بارودۆخێکدا کە ڕژیم لە بواری پێشگیریکردن لە ڤیرۆسی کۆڕۆنا داماغ نێتوانایە و بەرپرسانی ڕژیم یەکتر بە هۆکاری خوڵقانی ئەم بارودۆخە دەناسێنن، بەشی تند ئاژۆی مەسهەبی کۆمەڵگا و مۆرە ئەمنیەکانی حکوومەت دەستیان داوەتە پەرەپێدان بە تجارەت و سەنعەتی ئەزاداری و بەکردەوە بە یارمەتی بەشێکی نابەرپرس لە خەڵک قەیرانی کۆڕۆنایان توندتر کردووەتەوە. لە جەرگەی بێتوانایی و داماوی ڕژیم لە چارەسەرکردنی قەیرانی کۆڕۆنا بەشی پێشڕەوی کۆمەڵ و چالاکانی مەدەنی پێویستە زیاتر لە ڕابردوو لەگەڵ ناوەندەکانی تەندروستی و دەرمانی جیهانی یەکگرت و هاوئاهەنگ بن و لە ڕێنوێنیەکانیان بۆ بەرەنگاربوونەوە و پێشگیری کەڵک وەرگرن. ڕژیمێک کە خۆی هۆکار و بڕیاردەری کوشتن و قەتڵ و ئامی هەزاران بەندکراوی سیاسی و نەیاری حکوومەتە، ڕژیمێک کە لە دەرەوەی وڵات و تەنانەت لەو پەڕی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنادا خەریکی تێرۆری نەیارانی سیاسی خۆیەتی نابێ و ناکرێ لە ئاست گیان و تەندروستی خەڵکدا متمانەی پێ بکرێ. شێوەی بەڕێوەبردنی ڤیرۆسی کۆڕۆنا لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە کوشتارێکی بە کۆمەڵی لێکەوتوەتەوە. پاسدار پزیشکەکانی کۆماری ئیسلامی کە پۆستی وەزارەت و پارێزگاری مەجلیسیانەوە ئەستۆیە و هەموو بەرپرسانی ورد و درێژتی ڕژیم و بەتایبەت ئەلی خامنەئی کە لە هاوەردەکردنی ڤاکسینی کۆڕۆنا ڕێگریان کرد، بەرپرس و هۆکاری ئەم کوشتارە بە کۆمەڵی خەڵکی ئێران و پێویستە درەنگیان زوو لە ئاست هەموو جەنایەتەکانیان وەڵام دەرەوە بن.